بەناوی خوای گەورەی میهرەبان، هاوڵاتیانی ئازیز، دایکان و باوکان و کوڕان و کچانی نیشتیمانەکەم، لای هەمووان ئاشکرایە لە سایه حکومڕانیەکی شکست خواردووی جووت حیزب یان جووت بنەماڵە هەرێمی کوردستان گیرۆدەی دەیان قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و خزمەتگوزاری و پەروەردەیی و تەندروستی بۆتەوە کە دەرەنجام هەڵوەشاندنەوەی چەندین خێزان و گیرۆدەیی تاکی ئەم هەرێمەی لێبەرهەم هاتووە. چارەسەرکردنی ئەم قەیرانانەیش بە گۆڕینی بیری حکومڕانی دەبێت نەک لە خەمی شەخص و حیزب بوون. من کوردستان حەمەڕەشید کاندیدی ژمارە 12 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی هاتووم تا پشتیوانی خوای گەورە پاشان بە متمانەی ئێوەی دەنگدەر بچمە پەرلەمانی کوردستان. لەوێوە بە ئەزموونی چەندین ساڵ کارکردن لە بواری کارگێڕی و دارایی لەگەڵ گەنجان و قوتابیان و ئافرەتانی وڵاتەکەم کار بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بکەم، بەهێنانەدی دادگەری کۆمەڵایەتی و گەڕانەوەی شکۆ بۆ دامەزراوەکان و ماف بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا. دەنگدەری ئازیز، هەڵبژاردننی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی و کاندیدی ژمارە 12 دڵنیایەکی زیاتر بۆ مسۆگەرکردنی داهاتوویەکی باشتر هەڵبژێرە.